ئەم ژنە کوردە یەزیدیە کە منداڵێکی لەگەڵ خۆیدا هەڵگرتووە لە کامپینی هەڵبژاردنەکاندا ناوی فەلەکناز ئۆجایە و یەکەمین ژنە کوردی یەزیدیە خۆی بۆ ئەندامی پەرلەمانی تورکیا بربژێر بکات و بە ناوی کوردانی یەزیدیەوە بەشداری دەکات. ئەو لەسەر لیستی پارتی دیموکراتی گەلان هەدەب خۆی هەڵدەبژێرێت. لەناو هەدەبدا نوێنەرایەتی کوردانی یەزیدی دەکات. کوردانی یەزیدی پێشتر تەنها ئەنجومەنێکی بچووک بوون. بەڵام لە دوای ساڵی 2014 و ئاوارەبوونی کوردانی یەزیدی لە باشووری کوردستان و هێرشی داعش بۆ سەریان وای کرد ناوی یەزیدی ببێتە ناوێکی دیار لە جیهاندا و بناسرێت. ئەو دۆخە لە تورکیاش کاریگەری خۆی هەیە و ئەنجومەنەکەی ئەوانی فراوانتر کردووە. ڕاست گوت جارێکە من ئیزدیدکەبن پەرلەمەنتە ئەوێ ئەنجامێکە چاوە بێ یەکەمین نەتەنی وەک ئێزدی وەک ژنێک ji ber azadiya hemû jinan tekoşînekê mezin pêwîst bêkirin. Zimanê Kurdî fermî nate qebûlkirin, dadgehê jî divê zimanekî ku nayê naskirin. Ez jî dixwazim ku li meclisê em hem bi Kurdî hem bi Tirkî son jî bixwin. Bi zimanê Ermenî, ê Sûriyanî û bi Tirkî son bixwin. Ev meclis bibe meclisekê gelan ya pir zimana pir çandî ku herkes dikarî be bi rengê xwe jî divê meclisê de û wê demê ev meclis be meclisekê demokratîk. یەکێکی دیکە لەو ئەنجومەنانەی نوێنەرایەتی کەمەنەتەوەکانی تورکیا دەکەن ئەرمەنیەکانن. لەم هەڵبژاردنەدا یەکەمین ژنە ئەرمەنی خۆی بۆ پەرلەمانی تورکیا کاندید کردووە. ئەویش هاوشێوەی فەلەکناز نایەوێت تەنها کارەکانی لە چوارچێوەی نوێنەرایەتی ئەرمەنیەکاندا سنووردار بێت. من نامەوێت کارەکانم سنووردار بکەم و تەنها لەسەر پرسی ئەرمەنیەکان کار بکەم. ڕاستە پرسی ئەرمەنیەکان لە تورکیا پرسێکی گەورە و گرنگە. ئەمەش کێشەی تورکیایە نەک تەنها کەمەنەتەوەیەکان. ئەمە پرسێکی بە دیموکراسیکردنی ئەم وڵاتەیە. بۆ ئەم کارە و فڕەڕەنگکردنی کۆمەڵگای تورکیا پێویستمان بە وتارێکی ئەرێنی هەیە کە هەموو نەتەوە و ئاینە جیاوازەکان پێکەوە کۆ بکاتەوە. دۆغان لەسەر لیستی پارتی گەلی کۆماری تورکیا خۆی کاندید کردووە کە بە ئۆپۆزیسیۆنی سەرەکی ئەو وڵاتە دادەنرێت. چاودێرانی سیاسی دەڵێن کاری نوێنەرانی کەمەنەتەوەیی و ئاینیەکان لە تورکیا ئاسان نابێت چونکە هەندێک جار لەوانەیە سیستەمی سیاسی ڕێگر بێت لە جێبەجێکردنی ئەجندای نوێنەرەکانیان. Turkish politics is getting دەکرێت ئەمە هیوایەکی تێدا بێت بەڵام هەندێک جارێژ جێگەی گومانە چونکە ژمارەی ئەوانەکەمە و ناتوانن بەڕاستی نوێنەرایەتی هەموو گروپە جیاوازەکان بکەن. ئەگەر بشنە پەرلەمان ئەگەری ئەوە هەیە ناتوانن ئەو ئەجندایە جێبەجێ بکەن کە چاوەڕوان دەکرێت لە پەرلەمان نیشانی بدەن. ئەرمەنیەکان تەنها لە ناو لیستی جەهەپەدانین بەڵکو لەسەر لیستی پارتە کوردیەکە واتە هەدەب سێ نوێنەریان هەیە و لە لیستی پارتی دەسەڵاتدار پارتی دادوگەشە پێدان ئاک پارتیش یەک نوێنەریان هەیە. جگە لە ئەرمەنیەکانیش عەلەوی و سریانی بە هەمان شێوە لە ناو لیستە جیاوازەکاندا نوێنەری خۆیان هەیە.